پێش هەموو شێ پێویستە ئاماژە بۆ بین کە ئەمە شەڕی ئیسرائیل و حەماس نییە. ئەم تعریفە بەمانایەک ڕەنگە زۆر لایەن بیکەن حتا لە چاپەکانیش بۆی کە ئەمە شەڕی دوو لایەنی تروریستیە، لایەنێکیان ئیسرائیلە لایەنەکەی تریان حەماسە. واقعەتەکەی ڕەنگە ئەوەی کە کارێکە حەماس کردی لە بەرامبەر ئیسرائیلە وەکو بەشێک لە مەقاومەیە لە فەڵەستینە، بەڵحاصل مەسەلێکی چەند ساڵەیە. ینی ئەمە ناکاتە ئەوەی کە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر غەزە تەواو وێرانی بکە و ئەو ژمارە زۆری کە تۆڕێت و ئاوەری کە هەیە بەدوایە بێت. واقعەتەکەی وەیە کە ئیسرائیل ئەمە هێرشی ئیسرائیلە بۆ سەر غەزە و کوشتاری بە کۆمەڵی دانیشتوانی غەزە هەوو مەسەلەکەشەوەی لەوایە کۆبەتەوە چووی من کە تا ئێستا لە تاریخی دەسەڵاتی ئیسرائیلەکانە دان بە دامەزرانی دەوڵەتی فەڵەستینیان. ئەمە کێشەکەی دروست کردووە، ئەمە کێشەی ئەسڵیە کە هێزێکی وەک ئیسرائیل، حکومەتێکی وەک ئیسرائیل ئامادەیەک ئەو کوشتارە زۆرە بکە، ئامادەیە کە ئەم وێرانکاریە بکە، ئامادەیە کە جۆرەها جەبهەوە شە بکە، هەر لەبەرەوەی تەنها لەوەی کە کێشەیەک لە ناوچەکەیە هەیە کە کێشەی فەڵەستینە بێوەڵام بهێڵێتەوە یا بەم شێوەیە مامەڵی بکە. ئیسرائیل بۆ خۆی قەڵایەکە یا سەنگەرێکە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ڕۆژاوە بۆ ئەو کێشمەکێشەی کە بۆ ئەو کێشمێککە ناوچەی ڕۆژڵاتی ناوڕەستا پیادەیەکەن. ینی ئیسرائیل پاشکۆی سیاستەکانی ئەمریکا و وڵاتانی زلهێزی دنیاە وەکو قوتبێک لە ناوچەکەیە کە لە بەرامبەر ئێرانە، لە بەرامبەر سعودیا، لە بەرامبەر وڵاتانی عەربیە، لە بەرامبەر مەقاومەی خەڵکی فەڵەستینە. عموماً بەمانایەک ئەم شەڕی دوو لایەنی تروریستینە، داگیرکاری و هەڕەشە و هێرشی ئیسرائیل بۆ سەر دانیشتوانی غەزە و دانیشتوانی فەڵەستین. نزیک ساڵێک کە ئەم هێرشانە دەستی پێکردووە لە دوای غەزە هێرشکراوەتە سەر باشووری لوبنانەوە، لەوێش کارەساتێکی زۆری مرۆیی قەوما و بە دواشیدا ئەوەی کە حسەین نەسڕوڵڵا سەرۆکی حیزبوڵڵا کوژراوە زۆرێک تریش لە قیادەکەی. هەستەکەی کە فەزای جەنگ فراوان بووتەوە دوای ئەوەی کە ئێرانیش هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل و ئێستا چاوەڕوانی وەڵامی ئیسرائیلی. ئێوە لە زۆر چاوپێکەوتن لە دوانداندا باستان کردووە کە ئاراستەیەک هەیە بۆ ئارامبوونەوەی ناوچەکە، بەڵام ئەم هێرش و جەنگ و موشک و چاوەڕوانی تۆڵەیە فەزای جەنگی زیاتر کردوێتەوە. ئێستا چی هەر ئەم ئاراستەی بۆ ئارامبوونەوە لە ئارادایە یان فەزای جەنگ زاڵتر؟ هەموو شتێک ئەو بڵێم بەرنامەی ئارامکردنەوەی ناوچەکە بەرنمەیەکی استراتیژی و درێژخایەنە. ئەمانە ئەو هەموو شێک لە باسی ئەو ئارامبوونەوە باسیەوەمان کردووە کە گرێگۆڵ لە بەردەمیا هەیە، گرفت لە بەردەمیا هەیە. ئەمە یەکێکە لەو گرفتانە کە گرفتێکی جددیە و نەبێت کە نەبێ، بەڵام حڵبەتە بە دوای کۆتایی ئەمە ئەو پرۆسەیە هەر بەردەوامە بێت. ئێستا باسەکەمان بینەوە سەرەوەی کە دوای ئەوەی بەڕبەبووچینی من دوای ئەوەی ئیسرائیل لە ئەودا وێرانکاری لە غەزە کردی، ئەو کوشتارە زۆری لە غەزە کردی و غەزەی وێران کردووە، جۆرێک تووشی ڕوبەڕووبوونەوەیەکی ناڕزایەتی جەماوی لە جیهانە کە ئیسرائیلی بردە دواوە، ئیسرائیلیشکان ئیسرائیل تووشی قەیرانێک کرد و حتا لە ناوخۆی ئیسرائیل نەتانیاهۆ تووشی قەیرانێ بۆ کە چۆن وەڵامی ئەو ئاڕاستەیە باتەوە کە بەحساب لە ناوبردنی خەڵکی غەزە ئەو کەسانی کە بەبارمتە گیراون لە لای حەماسەوە دەستی کەوێتەوە. لەم بارەیەوە نەیتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ جگەل لە وێرانکاری و کوشتارێکی زۆر و بۆ هەڵسانەوەی بۆ دەربازبوون لەم کێشەی یا هەڵسانەوەی ئەو مۆقعی کە تێکەوتووە باری شەڕەکەی گۆڕی بەرەو لوبنان، لەوەی کە لەو بارەیەوە مەسەن کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و کوشتنی ئەوانی تری دوای ئەو کە بۆچوین بەمە توانی لە باری سەربازی و عسکەریەوە نەکمانەی لەوای عسکەریەوە سەرکەوتنیە بەدەست بێنێ و شەڕەکە بەرفراوانکە ئەم بینی بە کۆتایی هەوڵدان بۆ کۆتایی هێنان بە حەماس بۆ وێرانکاری کە کردی نەیتوانی ئەعلانی سەرکەوتنی خۆی بکە. ئەو بەسم بۆ نمونە پێی وابوو بەچووی من ناتانیاەوە لە ماوەی 2 مانگ 3 مانگە ئەو شەڕە تەواوکە و دەستکەوت و سەرکەوتنیش گەورە بەدەزێنێ، بەڵام بۆ ئەوەی کە لەم ئەزمەیە بێتە دەرەوە ناچار بوو ئێران تێوەگولێنێ و حیزبوڵڵا تێوەگولێنێ و شەڕەکە فراوانتر کات بۆ ئەوەی کە لەو قەیرانە دەچێت ئەم لە هەوڵی ئەمە ینی واقعەتی
واقعەتی هەڵگیرسانی شەڕێکی ناوچەیی لە قازانجی هیچ لایەکیان نییە، لە قازانجی ئێرانە، نە لە قازانجی لوبنانە، نە لە قازانجی هەتا بەڕادەی ئەمریکاش. ئەمریکا نایەوێت شەڕێکی گەور ناوچەکەیە بێتە پێشەوە یا پێشبینی و کاکەس شەڕێکی گەوربە. بەڵام ئەو قەیرانی کە ئیسرائیل تێکەوتو نەتەنیا تێکوتووە هەوڵەیە کە ئەم بەم شێوەیە وەڵام بەم قەیرانی باتەوە کە ئەجا چەند سەرەکەوێت چەند سەر ناکەوێت ئەو ئاراستەیە بەرەوکوێیان ئەبا ئەوە شەڕە کۆتایەکەی ناتوانێت سان بڕاربا بڵێ معلوم بێت چۆنە بێت چەنە ئێستا ناتانیاهەوە سیاسەتیەوەی کە هەوڵەیە لە ئەو پاشکۆیانی ئێران لە حەشدی شعبی لە حوسیەکانی یەمەن لەو هێزە عسکەریانی کە تابعی ئێران و لە سووریان و بە تایبەتی حزبی داوا کە هەرە گەورەترینیان و بارستریانە کە پاشکۆی تەواوی ینی هێزێکی ئەمەە بتوانە بوو کە ئێران ئەتمادی گەورەی پێ بوو حتا ئەم هێزی حزبوڵایەت تەسیر و ڕێخەری بەشێ لە ناو حوسیەکان لەگەڵ حەشدی شعبیە لە عێراقا هەمان لەما کاتە لە سووریا دەوری ئێرانێ بینی بە شێوەیەکی کات. بەڵام ئەم زەربەدانەی ئەم گورزەی کە ناتەنەوە هاویشتی لە مقابل حزبوڵایە جۆرە معادلەکەی گۆڕی هاوکێشەکەی گۆڕی جۆرە دۆخەکە ئەتوانم بڵێم عکس بۆتەوە ناتانەوەی بردوتە پێشەوە. بەڵام ئەمە کۆتایی شانۆکە نییە، ئەمە کۆتایی سینناریۆکە نییە. سینناریۆکە ئەوەیە کە ئیسرائیل ئەوێ بە هەر شێوەیە بێ بە هەر جۆرە ئێران بگرێتە ناو ئەم شەڕەوە و بەتایبەتی دوای ئەوەی کە بەگە بتوانێ ئەو هێزانی کە پاشکۆی ئێرانن لە ناوچەکەیە ئەوانە لاواسکە ئەوسا دەرگای بۆ کرێتەوە یا فرسەت ڕاکێشە کە ئەگەر پێویستکە یاخۆگە بێ جۆرێک وەکو قەڵایەک خۆی پارێزێ لە ناوچەکەیە احتمالی کە زەربەی گەورە ئەم زەربانە دێژە کێشە بۆ لێدان بۆ ئێران و هەروە ئەگەری وەیە کە شەڕێکی ناوچەیی ممکنە ڕووە کە هەرچەنە ئێران ناوێ ئەو شەڕ بێ و زۆر وڵاتانی تریش لە ناوچەکە نایەنێ شەڕێکی لەم چەشنە وێرانکەری کە عاقبەتەکەی معلوم نییە ڕووات. هاوڵاتیانێکی زۆر لە باکووری ئیسرائیل بەهۆی هێرش و موشەکەکانی حیزبوڵاوە ناچار بوون ئەوێ جێبهێڵن و بچنە باقی ناوچەکانی تری ئیسرائیلەوە. ناتەنیاهو وتی کە بۆ ئەوەی کە ئەم هاوڵاتیانە لەوێ پارێزراو بن جەنگ لە بەرامبەر حیزبوڵا و سنووردارکردنی ئەو باشووری لوبنان بۆ ئەوەی کە هێرش نەکرێتە سەر هاوڵاتیانی ئیسرائیل لە باکووری ئیسرائیلە جەنگ تەنها ڕێگەیە. ئەمە حەقانێتێکدات بە دەسەڵاتی ئیسرائیل لە ئەوڵ قسەکانتم واقعەتێک کە ئیسرائیل هەیەی لە ناوچەکەیە پێشە مشتێت دانەنانە بە کێشەی فەڵەستینە یا ڕێگە چارێک بۆ کێشەی فەڵەستین. واقعەتی وجودی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی دینی قەومی وجودەکەی وەکو قەڵایە بۆ دیفاع لە ئەمپریالیزمی ئەمریکا و غەربی کێشەیەکە و ئەم هێزە سیاسیانەی لە مقابلی ئەما دروستبوون جۆرەك لە مقاومە بشانێت وەحاصلەمە ناکۆچێکە ناوچەکە هەیە و ئەم بەڵام لەم شوێنەیە ئیسرائیل هەتا بە پشتیوانی ئەمریکا و غەرب ئەوەنەی هێرشەکان لەسەر دانیشتوانە لەسەر خەڵکی بێتاوانە تۆ ئەو کوشتارە زۆری کە لە حەماس لە غەزای کردی چ تەبریرێکی هەیە بۆی کە تۆ خۆ دەپارێزی. ئەمە بەمەە بە ئەزای کوێنە کۆنتترۆلکردنی دەوڵەتی ئیسرائیل لە ناوچەکە لە بەرامبەر وڵاتانی عربیە لە بەرامبەر ئێرانە و جۆرێک محافظەکردنە بە ئیسرائیل وەکو دەوڵەتێک بۆ ئەو هێرش بۆ ئیسرائیل کێشەکەی هەر حزبوڵان نیە حزبوڵات دەوری ئێرانە بینێ کێشەکەی هەر حەماس نییە حەماس دەوری ئێرانە بینێ یاخو قەزەیەک هەیە لە مقابلە نوێنەراتی و قەزەیەکەن بە هەر جا دروست بیانە دروست بێت. ینی ئیسرائیل موقعەتێکە کە وەکو خەڵایەک ئەمریکا و غەرب پشتیوانی لێکن و پێشتردایان مەزران و ئێستا دیفاعی لێکن جۆرێک لە مقابلی و ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەمان کاتە بەشێکە بۆ ئەو ململانی کە لە نێوان وڵاتانی زلهێزی دنیا مەوجودێتی هەیە بۆ نمونە رووسیا لە ناوچەکە لە ڕێی سووریاوە لە ڕێی ئێرانەوە دەخالە دەکات و ئەم شەڕەگەر کێشکا بۆ ئەوی کە ئێران بێت ئێران بگرێتەوە جۆرەك وێران بۆردماکردنی ئێران بێ عاقبەت دەکەی چۆن رووسیا چ هەڵوێستێکی بێ چڕەت فعلێکی بێ و بە جۆرێک ئەتوانم ئەوە بڵێم ئەگەر ئیسرائیل بتوانێت لەم شەڕەیە پێشڕەوی بکە و جۆرێک دەستکەوتی زیاترێ بێ ئەمە ئەو شکستانەی کە ئەمریکا لە ناوچەکەی خواردوێتی ئەو کوستانی کە لە چەند ساڵی ڕابردووە لە حەربی خەلیجی یەکەم و دووهەمەوە
ئەو پاشەکشانەی کە پێی کراوە و جۆرێک لە ململانەی لە مقابلی وڵاتانی زلهێزی دنیا بە مۆقعەتێکە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستایی و پاشەکشەی پێکراوە بەڵام بەمە ئەتوانێت جۆرێک لەڕێی ئەم شەڕی ئیسرائیلەوە جۆرێک دەستکەوتی تازە بەدەستبێنێتەوە کە جۆرێک ئەو شکستانی هەیەی پێگەی ئەمریکا جێگۆمەکانێکی کێ هەبێت دوای شەڕێکە ئیسرائیل بەکوێگا بە بەتابەتی بەوەی کە بتوانێت کۆتایی بەدەسڵاتی ئێران بێنێ و یا پێش کۆتایی هێنان بەدەسڵاتی ئێران هەردوو معادلەکە بۆ شوێ هەتا ئەو هێزانی کە ئەمڕۆ لە ئەو هێزە میلیشیانی کە بەشێکن لە سیاسەتی ئەمریکا بەشێکن لە ساجێتی ئەمریکا و تەواجدیانەیە کۆتایی ئەمانە جۆرێک واقعەکە ئەگۆڕێ بۆچووی من بە قازانجی ئەمریکا دا ئەمە رووسیا لە ملیانەیە چیترەکە یاسین چیترەکە هەر وڵاتێکی تی وڵاتانی زلێزنیا چ جێگە و ڕێگای بۆ خوانە دۆزم بەحسێکی ترە و هەڵبەتە ئەمە شەڕێکە کە کۆتایەکەی لەکوێ جارە معلوم نییە ئەم فەزای جەنگە بەرەو کوێ ئەڕوات و کاریگەریەکانی لەسەر کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چۆنە بێت شەڕەکە ململانێکی گەورەیە کەوتم دەخالەتی زۆر لایانی تیا بەداتی وڵاتانی زلێزینیا ئەکیدم کە لە مەرحەلی ترا بێنە پێشەوە بەڵام یەکی لەوەی کە گرنگە ئەم شەڕە ئەبینین ئەو وێرانکاری کە لە غەزەیە کرا و ئێساش لە لوبنانە ئەکرێ کە بەجا لە کوشتنی حەسەن نەسروڵڵا و ئەوانەی کە دوای ئەو بێنە سەردەسەڵات بەڵام خەڵکێکی زۆری لەو ناوچەیە کوژراوە و ئاوارەیەکی زۆر کە توانین بڕێن بە هەمووی ئەکاتە زیاتر لە ملیۆنێک و ڕۆژانش ئەم ئاوارە بوونە زیاکات و شەڕەکە ناوەسێنێ یعنی ئەم شەڕەبێت شەڕێکی درڕندانی ئیسرائیلە بۆ وێرانکردنی ناوچەکە کە عاقبەتەکەی وێرانکە شەڕێکی لەم جۆرەی کە هیچ ئیسرائیل هیچ شان ناپارێزێ بە تایبەتی بە بیانوی ئەوەی کە خۆی خەڵکێکی زۆری دەکوژاوە ئەمیشی دەست پارێستێکی نێ لەوەی کە چی ڕۆە چی ڕوونایە چی کوژێ چێ ناکوژێ ئەو گرنگ ینی بە معنایەک بەسمەوەیە کە عاقبەتەکەی ئەگەر هەتا بە مانایە کەسانە دڵیان خۆشەیە بۆ سیاسەتەی کە بە ناوی ئەوەی دژی ئیسلامی تحلیلی خرا بە دژی ئیسلامی سیاسیەکەوێتەوە یاخود کۆتایی دەسەڵاتی ئێرانەکەوێتەوە بەڵام ئەمە لەسەر مەئەسات و کارەساتی و جینۆساتێکە لە بەرامبەر زۆرینەی خەڵکاکرێ لە لایەکی تریشەوە هەتا ئەمریکا خۆشێمە باش دەزانێ ئەگەر جمهوری ئیسلامی لە ڕێگەی ئەم شەڕانەوە بکەوێ فەرقەکە لەگەڵەوەی کە شۆڕشێک لە ناوچەکەیە بەرقەرار بێ کە دانیشتوانی ئێران بیکەن و دەسەڵاتی ئیسلامی کۆماری ئیسلامی کۆتایی ببن فەرقێ لەگەڵەوەی کە لە ڕێگەی جەنگێکی لەم جۆرەوە کۆتایی بە دەسەڵاتی ئێران بێ هەرەوەی کە دیمان حربی خەلیج کە چ کاریسەرێکی لە عێراقا دروست کرد چۆن ئەم جڕ و جانەوەرانەی لە هێزە تائیفی و قەومیەکان هێنایە ساحەی سیاسیەوە و جۆرێک کێشمەکێشی حکومەتی هەرێم و حکومەتی کوردستان و هەر ناوچەیە هێزێکی میلیشیا ئەنوا جۆری هێزی میلیشیای لە عێراقا بەبووچوی من ئەم واقعەتە لە ئێرانە زۆر سلبیتر زۆر خراپتر شتێتەوە بەسەر خەڵکی ناوچەکە بەسەر خەڵکی ئێرانە بە تایبەتی کە ڕەنگە ئەم هێزە ئیسلامیانە ئەنوا پارچە هەرێکی لایەنێ بگرێ و ئەمەش بۆ معنایی کاریگەرەکەی لە کوردستان لەو شوێنەوە بێت کە بە تایبەتیکی نیشتمانی یا ئەو هێزانی کە لە کوردستانان جۆری ممارەسەی سیاسی و ژیانی سیاسیان لەسەر ئەم کێشپێکێش و هاوکێشە سیاسیانەوە کە پێشتر هاتۆتە پێشەوە بە دوای ئەم ئاڵوگۆڕە واقعەت هێمان بەرەچووی ڕوان معلوم نییە بە تایبەتیەکێتی نیشتمانی چ کاریسەیەکی بەسەرێگەر کە پشتیوانی ئەساسی بۆ کێتی نیشتمانی کۆماری ئیسلامیە کە وەمە بە تایبەتی کە ئەو پشتیوانی نەمێنێ موقعیتی بەرەچووی ڕوا هەڵبەتە لەو معادلەیە تووشیا جێگە ڕێگەیەکی کەوەرەگرێ سعودی جێگە ڕێگەیەکی کەوەرگێ ناوچەکە ئاڵوگۆڕێکی تازە بەخۆیەوە بینێ وەزعێکی تازەیە پێشەوە کە کۆتایی هات بە کاریسەی گەورە بە جینۆسایت بە کوشتنی خەڵکێکی زۆر واقعەتەکە ئەو واقعەتە ئاڵوگۆڕ پێشەوە کە کوشتارێکی زۆری تیاوێ ئاڵوگۆڕێک بە معنای دەورانێکی تازە بە دوای کۆتایی هاتنی دەسەڵاتی یا باڵادەسی ئێران لە ناوچەکەی هەتا ئەگەر نەژوخێ بەڵام لاوازکردنەکەی ئەکید مستەقبلێکی ترابەر ئەوەی باکەیتە کۆتایی بەدە ساڵگەوێ بەڵام وەکو وتم ئەو پەرش و بڵاوی و ئەو گێژاوە سیاسی و نائستەقرار سیاسیە دروستەکە کە هەر هێزە و
ناوچەیەکەگرێ حتا بۆ کوردستانیش معلوم نییە هێزێک نییە بتوانە بڵێ کۆنتترۆلی کوردستانی ئێرانەکە حزبی دیموکرات هەیە هێزە سیاسە لایەنگرانی پەکەکە هەیە چەپەکان هەن هەرێکی ڕەنگە ناوچێ بەدەستۆگرێ حاصل ئێرانێکی کە وڵاتێکی گەورەیە ئەو سەقام گیر و ئارامە سیاسی بە هیچ جۆرێک نامێنێ ئەچێتە دۆخێکی تازە و کەمە کاریگەری لەسەر ناوچەکەشدانێ و هەر بۆیە بەمانایەک پێویستە ئێمەش پشتیوانی لەو ناڕەزایەتیە جیهانیە بکەین کە لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیلە بۆ ناوچەکە وەسێتەوە. دوا پرسیار سەرنجی بینەرێک بێن مەسەر شاشەکە و ئەگەر زۆر بە کورتی بۆچوونی خۆتانی دەبارەوە بڵێن ئەڵێ ئەگەر ئەمریکا دەخالەتێکی ڕاستەوخۆتر بکات جەنگ فراوانتر دەبێت و درێژخایەنتر دەبێت زۆر بە کورتی بۆچونتان لەسەرم تێڕوانینە. ئەمریکا لە واقعیت ئەمریکاوە کە پێشتر نەیویست ئەم شەڕە بێ و لە قازانجی لێ بۆ شەڕە بێ ناوێ ئەو واقع لە ئێرانە ڕووباکە ئەپەرش بڵایە بەڵام واقعەتێک کەسە تازە هاتوتە پێشەوە تازە هاتوتە ناوچەکەەوە و ئیسرائیل دەوری بینیوە ناتوانن نە ئەمریکا نەغەرب دەستبەرداری ئیسرائیل بن دەستبەرداری ئیسرائیل بن گەورەترین زەربەیان بەرەکەوە وەکوتم هاتا ئەبێتە هۆیەک بۆ ئەوەی کە هاوکێشەی سیاسەکە بە قازانجی خۆی بگۆڕێت تازە واقعەتێکە هاتوتە بەردەمی بەڵامەوەی جۆری دەخالەتەکەی ئێران ئەمریکان ڕاستەوخۆ دەخالت ناکات لەم شەوەیە بە هەرچ ئیمکاناتێ ئیسرائیل بێ بۆی ئاماداکە ئەنی مشکلەیەکی نە یا هەتا جۆرێک گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵگرتووە کە چیەکە بیکە هەرچەنە تەسریحاتەکانی بایدن یا تەسریحاتەکانی بەنداگۆن بە جۆرێک واگەێنن کە ئەمان هەوڵێن ئەم شەڕە بوەسێنن یا ئەو محاولاتەنی کەیکەن یا قسە تەسریحاتانەیکەن کە لەگەڵ جۆرێک لەگەڵ فراوانکردنەوەی شەڕەکانین بەڵام واضح نییە سەریح نییە کە چۆن ئەمە بکرێ هەتا ئەو دانیشتنی ئەمڕۆی بایدن و ناتانیاهۆ تا ئێستا ڕۆشنیان نەکردووەکە بەشێک لە دانیشتەکەوەیە کە باسیەوەکەن چۆن بە چ ئوسلوبێک بە چ شێوازێک ئیسرائیل لە تاران بە بەحسا قسەکەیان لەسەرمێ نەک لە سۆی کە شەڕەکە بۆچێن وەڵحاصل بەسمەوەیە کە ئەم شەڕە واز و کۆتایی نایە ئەمریکا خۆی نایە باش ئەگەر ئەمریکا باشتر بیکە بەڕێ من معادلەکە گۆڕ کە وڵاتانی زلێزی کەی دنیا قابلەوێت دەخالەتکەن لەم شەڕە و لە مقابلی ئەمریکا بێنە مەیدان بەڵام بەم شێوەی کە پرۆسەکەەوە ئەڕاتە پێش وا معاملەیەکرێ بەڕێ من ئەم شەڕە درێژخایانە بێ لە کولماوەیە تاوا نابێت و بەرەوەکو ئیشارشم پێ کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و زۆربەی خەڵکی ناوچەکە زۆر بە سلبێشێتەوە